عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاڤە بە دیدارتان شاد دەبین لە زنجیرە تۆرەکانی گرنگیدان بە کولتور و قسەکردن لە بایەخی کولتور و گرنگی کولتور بۆ کۆمەلگەی کوردستان بەردەوامین و لەم بەرنامەی ڕاڤەیە قساکەین یان گفتوگۆکەین لەبارەی گەشەپێدانی کولتور لە کوردستان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر عەبدولخالق یاعقوبی ڕخنەکاری ئەدەبی و وەرجێڕ. ئوستازی خۆشەویست بەخێر بێت و خۆشحاڵیم. زۆر سپاس کاک سەر بەسەر بژیت. کاک دکتۆر عەبدولخالق بەڕێستان قۆناغێکی درێژە دەست و وەکو ئەکادیمیەک دەست و پەنجەتان لەگەڵ دنیای کولتور و بەتایبەتیش لەناو دنیای کولتورە ئەدەب و ڕخنەی ئەدەبی دەست و پەنجەتان نەرم کردووە و ئەم بابەتە بە زۆر لە زۆرەکان بۆ بەڕێستان بۆ بەخەم و بەردەوامی مابینین کە لە ڕێگەی کۆڕ و سیمینار و چاپکردنی کتێب و توێژینەوە و بەشداریکردن لە گفتوگۆکان چ لە شار و شارۆچکەکان لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەنی بە زۆر لە زۆرەکان پرسی قسەکردن لە کولتوری کوردی و گەشەپێدانی کولتور و خەم خواردن لە کولتور لای جەنابتان بۆتە خەمێکی گەورە و بەشێکی گەورەی کارەکانتان لەم بوارەیە پێشکەش کردووە. پێمان خۆشە کە ئێمەش وەکو تەلەڤیزیۆنی سلێمانی وە بەتایبەت بەرنامەی ڕاڤە لە ماوەکانی ڕابردوو زنجیرەیەک بەرنامەمان کردووە ژمارەیەک لە خەڵکانی کولتورناس، ئەدیب، هونەرماند، ڕۆشنبیر، شانۆکار، سینەماکار گفتوگۆی جیاوازمان لەگەڵا کردوون لەمەڕەوەی کە چۆن خەمێکی باشتر لە کولتوری کوردی بخورێت و چۆن لەم قۆناغەیە لەم سەردەمی جیهانگیریە کە ئێستا ئاستی گەشەپێدانی کولتور و چەمکی کولتور زۆر گەشێکی گەورەی کردووە بە تایبەت بە سوودوەرگرتن لە ئامرازەکانی تەکنەلۆژیا و ئەو گەشە گەورەی کە کۆمەلگاکان بەخۆیانەوە بینیوە. پێمان خۆشە لەوە دەست پێ بکەین کە گەشەپێدانی کولتوری بۆ کوردستان چەند گرنگە. زۆر سپاس بۆ جەنابەت و زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەوڵەکانتان. ئەوەی ڕاستی بێ گەشەکردنی کولتوری کە دەتوانێت بەشێک بێ لە سیاسەتی کولتوری نەک هەر بۆ کوردستان بگرە بۆ وڵاتانی زۆر پێشکەوتوش پرۆسەیەکە کە دەبێت بەردەوام بێ و پرۆسەیەکی لە هەمان کاتدا زۆر ژێرخانەکیە بە واتای ئەوەی کە زۆر جار بنیادی کۆمەڵ لەباری هزریەوە و لەباری تەنانەت هەڵس و کەوتیشەوە لەسەر ئەساسی کولتورە. ئەگەر بە شێوەیەکی زۆر خێرا لە چەمکی سیاسەتی کولتوری و گەشەکردنی کولتوری بڕوانین خۆی لە ڕاستیدا کاتێک دەڵێن سیاسەتی کولتوری وشەی سیاست دەوێت پاڵسیە نەک پۆلیتیکس، یعنی بە وشەیەک بە معنایەک لە معناکان ئەم وشەیە ئاماژە دەکات بە ئەو ڕێکار و شێوازانەی کە تۆ دەتوانی وەکو با بڵێن جۆرێک لە تێڕوانینی دروست و هاوکات هەڵس و کەوتی دروست بۆ گەشەکردنی کولتور لی بڕوانی. کەواتە سیاسەتی کولتوری ئەو پەیڕە و پرۆگرام و بەرنامە و استراتیزیانەیە کەوا دەکات کولتوری کۆمەڵگەیەک لە گەشەکردنی بەردەوامدا بێت بۆ ئەوەی کە دوجار ئەو کۆمەڵا لەباری هزریەوە لەباری با بڵێن جیهانبینیەوە و تەنانەت لەباری پێشکەوتن لە هەموو ئاستەکانی سیاسەت و ئابووری کۆمەڵایەتیشەوە بەرەو پێشەوە بچێت. بۆیە گەشەکردنی کولتوری لە هەمان کاتدا کە خۆی مۆزوعێکە پەیوەندیدار بە کولتورەوەیە بەڵام دوجار مۆزوعێکە پەیوەندیدار بە ژیانی هەموو تاک بە تاکی کۆمەڵی با بڵێن ئەگەر ئێمە لە باسەکەماندا کوردستان بێ کۆمەڵی کوردستانە بەتایبەتی کە ئێمە لە کوردستاندا دەبینین ئەو مێژووی کە تێیدا ژیاوین مێژووەک نەبووە کە بە درێژایی لانیکەم ئەم چەند سەدەی ئەخیر خاوەنی دەوڵەت بوو بێت و چونکە ئەو دەوڵەتە نەبووە ئەو دامەزراوانەی کە بەرپرسی سیاسەتی کولتوری و گەشەکردنی کولتوریش بوون غیابیان بووە. لەبەر ئەوەیە کە دەبینین ئێستا لە هەرێمی کوردستان کە دەرفەتێک ڕەخساوە بۆ ئەوەی کە بتوانین کۆمەڵ بە شێوەی دامەزراوەی بەڕێوە ببین یەکێک لە دامەزراوە گرنگەکان بەڕاستی بەشی کولتورە و ئەگەر ئەو دامەزراوەیە چالاک نەبێ ئەگەر هزر و تێڕوانین و فەلسەفەی لە پشت نەبێ ئەگەر بەرنامە و پلان و استراتیجی لەگەڵ نەبێت لەوانەیە لە زۆر جێگادا کۆمەڵی ئێمە تووشی کلۆڵی و تووشی
با بڵێن بنبەستی زۆر گەورە بێت لە ئاستی هزری لەبەر ئەوەیە کە من بۆ خۆم وای دەبینیم کە گرنگی گەشەکردنی کولتوری لە کوردستان حاڵەتێکی تایبەتی هەیە لەبەر ئەوەی کە ئێمە تازە توانیمانە هەرێمێک دروست بکەین کە خاوەنی با بڵێن کۆمەڵێک بڕیاری سربەخۆ بێت چ لە ئاستی سیاست چ لە ئاستی کولتور و ئەوە دەرفەتێکە کە ئێمە بیگوازینەوە لە ڕێگای سیاسەتی کولتوری و لە ڕێگای گەشەکردنی کولتوری بگەین بەو ناسنامەیە کە بۆ خۆمان پێمان خۆشە وەکو کائینی کورد وەکو مرۆڤی کورد هەمان بێ و جامان بکاتەوە لە وڵاتانی کە و لە نەتەوەکانی دیکە و ناسنامەیەکی تایبەتمان پێ ببەخشێ بۆیە دەبینین لێرەدا مەوزوعی کولتور گرێ دەدرێتەوە بە مەوزوعی سیاست و گرێ دەدرێتەوە بە مەوزوعی ناسنامەی ئینسانی کورد ناسنامەی کۆمەڵی کوردی لە هەر شوێنێک کە ئەو گەشەکردنە کولتوریە بوەستێت یا تووشی کێشە بێت یا بەردی گەورە بکەتە سەر ڕێگای ئەو ناسنامەیەش دەڕوشێندرێ و ناسنامەی کورد ئەگەر بڕوشێندرێ معنای ئەوەیە کە ئێمە ناتوانین وەکو مرۆڤێکی سربەخۆ لەو جیهانە چ لە ئاستیکایە سیاسەکاندا چ لە ئاستیکایە ئابوووریەکاندا و چ لە ئاستیکایە کولتورەکاندا چالاک و ئەکتیڤ بین. کاک خاڵق لە سەردەمی ئێستاە بە تایبەتی لەسەر دەوڵەتە درێژلیازەکان ئەوان بۆ خۆیان ینی سیاسەتێکی کولتوریان هەیە و جەنابەت باست کرد کە مەبەست لە سیاست ئەو منهەجیەت و شێوازە ئیدارەدانەیە کە دەوڵەت بیری لێکاتەوە بۆ سەرپێخستنی کای کولتوری و دەستبردن بۆی کە لە ڕێگەی کای کولتوریەکە و کاریگەری لەسەر پەروەردا لەسەر ڕۆشنبیری تاک و لە ئیدارەدان بکە بە زۆر لە زۆرەکان ئێستا دەوڵەتە زلهێزەکان نەکرد لە سراسی ناوخۆ بە زۆرێک هەوڵەدەن هەناردەی بەشێ لە کولتور و فەرهەنگی خۆیان بکەن بۆ ناو میلەتانی تریش لێرەوە پێم خۆشە قسە بکەم لەسەرەوەی کە مەرجعیەت بۆ کولتور لە کوردستان کێیە و ئەو دام و دەستگایانەی کە زۆر معنین بەوەی کە پرسی کولتور خەم لێ بخۆن و گەشەی پێبن و ئەمراز و ئالیەتی بۆ دابنێن ئەوەی کە بەڕێزت باسیەکەی سیاست و منهەجێتێک بۆ ئیشکردن لەسەر کولتور لە کوردستان زیاتر بۆ منە دیدەکە بەرەو شوێیە. ئەوەی ڕاستی بێ لە جیهانی مۆدێڕندا دەوڵەت و ئەو دەسەڵاتەی کە خاوەنی بڕیارە لە هەموو ئاستەکاندا یەکەمین و دوایین مەرجەعە بۆ ئەوەی کە لە هەموو کەرتەکاندا کۆمەڵ بەرەو پێشەوە بچێ وەکو چۆن بۆ نمونە دەوڵەتی مۆدێڕن لە ئاستی ئابووریدا باج و سەرانە وەردەگرێت بۆ ئەوەی کە دوجار لە ئابووری وڵاتی سەرف بکات وە گەشە بە ئابووری وڵات بدات دەبێ هەمان چارەسەر و هەمان ڕێباز و هەمان شێواز و استراتیژی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت کولتوریش گەشە پێ بدا. بەڵام کە ئێمە دەڵێن دەوڵەت مەرجعە دیارە ئەمە حاڵەتێکی گشتیە ئەو مەرجعە تایبەتانەی ئەو سەرچاوە تایبەتانەی کە دەتوانێت لە چوارچێوەی دەسەڵاتێکی با بڵێن سیاسیدا کە مەفهومە مۆدێڕنەکەی وەک عەرزم کردی دەوڵەتە بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باسی بکەین ئەو دامەزراوانەیە کە لە چوارچێوەی دەسەڵاتی سیاسیدا دەبنە بەرپرسی گەشەکردنی کولتور و ڕۆشنبیری و هزر و ئەدەبی هەرێمی کوردستان کە ئەویش بە دیدی من سێ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ڕۆشنبیری و لاوانە ئەو سێ وەزارەتە لە چوارچێوەی با بڵێن کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا مەرجەعی هەرە بەرپرسی بابەتی کولتوری لە کوردستانن. تۆ چاولەکە ئەگەر نمونە بینەوە لە وەزارەتی پەروەردە ئەگەر وەزارەتی پەروەردە خاوەن ڕوئیا و بەرنامە و پلان و استراتیژیەک نەبێ بۆ ئەوەی کە ئەو نەوە گەنجەی کە لە تەمەنی 6 ساڵەوە تا تەمەنی 18 ساڵ لە بەردەستێتیوە لە با بڵێن قوتابخانەکان پەروەردە دەکرێن نەبن بە خاوەنی کولتوری ڕەسەنی خۆیان و هاوکات نەبن بە ئاشنا بە کولتوری وڵاتانی جیهان ئەوە لە واقعدا ئەو مەرجەعە لە واقعدا ئەرکی خۆی ڕانەپەڕاندووە. ئەمن لە بیرمە چەند ساڵ لەوە پێش پرسیارێکان لێکردن کە چی بکەین بۆ ئەوەی کە بۆ نمونە خوێندنەوە لە لای قوتابیانی ئێمە خۆشەویست بێ و قوتابی ئێمە ڕابێ بەوەی کە خوێندنەوە بکات بە بەشێک لە خوخدەکانی ژیانی ڕۆژانی خۆی. من باسی ئەوم کرد کە ئەوە تەنها بە هاندانێکی زارەکی ناکردرێ یا ئەوەی کە تۆ بتێ تەنها لە ڕێگای هەندێک ڕەکلامی پەروەردەیەوە بیکەیت بەڵکو دەبێ خوێندنەوە ببێت بە بەشێک لە
بەرنامەی وانەکانی ڕۆژانەی قوتابی مامۆستا وەک چۆن فیزیا وەک چۆن کیمیا وەک چۆن ماتماتیک بەوانە دەڵێتەوە دەبێت خودی خوێندنەوە و خودی کتێب خوێندنەوە ببێت بە بەشێک لە وانەکانی ئەوان بۆ ئەوەی کە ینی بۆ ئەنجامە بگەین کە خوێندنەوەش بۆ خۆی دەرەجەی لەسەر و بۆ خۆی بەشێکە لە سەرکەوتنی قوتابی. بۆ نمونە ئەگەر وەزارەتی پەروەردە ئەوە بکە بە کولتورێک لە نێو دامەزراوەکانی خۆی، ئەوە بەشێک لەو سیاسەتە کولتوریەی کە تۆ چاوەڕێ دەکەی لە وەزارەتی پەروەردە بە ئەنجام دەگات. لەولاوە با بچین سەر وەزارەتی خوێندنی باڵا. لە وەزارەتی خوێندنی باڵا ئەتۆ نەک هەر دەبێت گرنگی بە خوێندنەوەی کتێب بدەیت، بەڵکو دەبێت قوتابی زانکۆ فێری ئەوە بکەیت کە چۆن بتوانێت لەسەر ئەساسی خوێندنەوە مشتومڕ بکات، چۆن بتوانێت ئەوەندە متمانە بەخۆیی هەبێت کە لەسەر ستەیجێک باس لە کتێبێ بکا کە خوێندیێتەوە. من زۆر جار لە لای هاوڕێیانی نزیکی خۆم کە مشتومڕی ئەدەبی و فکریمان دەبێت باس لەوە دەکەم کە بەشێک لە گرفتی گەورەی ئێمە لە کولتوری کوردی ئەوەیە کە نەمانتوانیەوە متمانە بە مرۆڤی کورد بدەین یا متمانەی بۆ بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە وەکو مرۆڤێکی با بڵێن خاوەن هەزر و خاوەن زمان بێتە نێو مەیدانەکەوە. بۆیە بە بڕۆیە من ئەگەر خوێندنی باڵا بۆ نمونە سیاسەتێکی کولتوری تایبەتی هەبێ کە بێجگەلەوەی کە خەریکە زانیاری و معریفە و شەهادە دەبەخشێ بە قوتابەکانی، وایان لێ بکات کە ئەو قوتابیانە خاوەن ڕوئیایەک بن لە کولتوری کوردی. یعنی من بۆ خۆم وا بیر دەکەمەوە ئەگەر کەسێک تەنانەت بگا بە پلەی پزیشکیش وەکو کورد بەڵام هیچ لە دابوونەریتی کوردی نەزانێ، هیچ لە کولتوری کورد نەزانێ، معنای ئەوەیە کە وەزارەتی خوێندنی باڵا نەیتوانەوە ئامانجی خۆی وەکو سیاسەتی کولتوری پەیڕەو بکات. ئوستاز ئەمیز لەوە کە باسی وەزارەتی پەروەردەت کرد کە بەڕاستی ئەوەی کە ڕێز ئاماژەی پێکی کە حکوومەت ئەرچێتی بۆ نمونە لە مەنهەجی خوێندنەوە بە شێوەیەکی مەدروست بە ماستەر پلانێکیش بۆ بکە خوێندنەوە بکە بە کولتور لە کۆمەڵگەی کوردستانە، ینی هەر لە ناو کای پەروەردەیە بۆ نمونە هەندی ڕەگەزی تریشێ لە ئاسی پێویست گرنگی پێ نادرێت، بۆ نمونە ژانرە هونەریەکان کە زۆر گرنگە لە قوتابخانەکان وەک جۆرێک لە دروستکردنی حەز و خولیا لای قوتابیەکان و ڕاهێنانیان گەڕان بە دوای خولیاکانیان، بۆ نمونە هەر لە پاڵ لایەنە هونەریەکانە لایەنە وەرزشیەکان کە گرنگە جارێکی تر وەرزش گرنگی بدرێ بەوەی کە چۆن ینی بخۆت لەو بوارە پسپۆڕی کازانی بواری کولتور زۆر فراوانە و ئەشکرێ بۆ نمونە ئێمە چۆن بە دوای قوتابیەکە بگەڕێن کە ببێ بە ڕۆمان نووسێکی باش، ببێ بە ئەدیبێکی باش، ببێ بە مفەکیرێک و کەسێکی معریفی باش، ئەکرێ بە دوای بەشێ لە قوتابیەکان شاب بگەڕێن ببێ بە هونەرمەندێکی باش، ببێ بە شێوەکارێکی باش، ببێ بە سینەماکارێکی باش، یان ئەوەی لە ناو دنیای وەرزشاکەی سێما بینین بەهۆی جیهانگیریەوە کە وەرزش چ ڕۆڵێکی گەورەی هەیە لە پێشخستنی میلەتان، لە بەشداری میلەتان لە بۆنە تایبەتەکان. زۆر ڕاستە، زۆر ڕاستە. ئەمە زۆر قسەیەکی ڕاستە کە جەناب دەی فەرمووی. من پێم وایە کولتور تەنها لەو بوارەی کە بە هزر پەیوەندی هەیە نابەسترێتەوە، بەڵکو لەوانەیە بەشێکی کولتور هەر پەیوەندی بە جەستەمانەوە هەبێت. تۆ چاولێکە ئێمە یەکێک لەو کولتورە با بڵین سەقەتانەی کە لە کۆمەڵی کوردی هەیە ئەوەیە کە گەنجی کورد و لە ئاستەکانی دواتردا تەنانەت مرۆڤی کورد لە تەمەنێکی باڵاشدا زۆر ئاشنایی جەستەی خۆی نییە، زۆر جەستەی خۆی ناناسێ، زۆر حەزی لە جەستەی خۆی نییە. ئەو با بڵین کولتورە لە شەرمنی و لە متمانە بەخۆ نەکردنە بەشێکی هەر لەوە دەگەڕێتەوە کە ئێمە نەمانتوانە لە ئاستی کولتوریدا بۆ نمونە کولتوری جەستە خۆشەویستی بۆ مرۆڤی کورد دروست بکەین ئەگەر وەکو بابەتێکی پەروەردەیی چاوی لێ بکەین. بۆیە ئەو قسەی جەنابە ڕاستە، ئێمە دەبێت سیاسەتی کولتوری لە هەموو لایەنەکانەوە چاو لێ بکەین بۆ ئەوەی کە دوجار زیاترین کاریگەری هەبێت، نەک تەنها لە لایەنێکی دیکە. تەنانەت ئەگەر من دیسان بگەڕێمەوە سەر و بابەتەی کە باست کرد بۆ نمونە لە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە تا ئێستا ئەو وەزارەتە گەورە و گرانە کە بە هەر شێوەیەک بەرپرسێکی زۆر کاریگەر دەبێت ئەگەر بتوانێت ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ، بۆ نمونە نەیتوانیەوە کولتوری سینەما لە کوردستان دروست بکە. کولتوری کە دەڵم سینەما بە معنای هەوەی کە هەم فیلم دروست بکە، هەم وا بکات فیلم بینەری هەبێت، هەم وای لێ بکات کە سینەما بێت بەشێک لە مۆزوعاتی ژیانی خەڵک بتوانن لەسەر فیلمەکان قسە بکەن. جا بۆیە ئەگەر بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری بێت، نمونەیەکی بچووک کە من باسی دەکەم لە ئاستی سینەما گرنگی بە کولتوری کوردی بدا، سینەما بکە بە ئاوێنەیە کە کولتوری ڕەسەنی کوردی بنوێنێ و سینەما بکە بە
پێگەیەک کە کولتوری نوێ و کولتوری مۆدێرن دروست بێت زۆر شت لە کۆمەڵی کوردی زۆر شت لە مرۆڤی کورد دەگۆڕدرێ. و لە پاڵیش ئەوستاز ئەگەر ببوورەکات بڕم ئەشکرێ هەر ئەم سینەمایی کە بەڕێزت باسیەکە ئەگەر بەو ماستەر پلانە بەو نەخشە ڕێگە جوانی کە بەڕێز ئاماژەی پێیەکی ئیشی لەسەر کرێ ئەو بابەتی قەزەی ناسنامەی کوردی بابەتی جینۆساید لە کیمیاباران لە ئەنفال لەو قەتڵامی بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە لە چەندها قۆناغی جیاواز لە ئەنفالی گەرمیانەوە بۆ ئەنفالی بارزان لە ئەنفالی یەزیدیەکانەوە بۆ کیمیابارانی هەڵەبجا یعنی ئەکرا ئەو ئامرازەیان ئەم ژانڕێی هونەر کە سینەمایە بەڕاستی ڕۆڵی گەورەی هەبێت لە بەنێودەوڵەتیکردنی قەزەی کوردیشە 100% هەر ئەو شتێک کە جەنابەت باست کرد لە سەرەتای و پێشەکی بابەتێکی خۆت کرد هەندێک وڵات هەن کولتوری خۆیان هەناردە دەکەن هەندێک وڵات هەن کە لە ڕێگای کولتوریانەوە پەیامی مرۆڤایەتی خۆیان بە جیهان دەگەێنن من پێم وایە بۆ نمونە لەو کەرتی سینەمایی کە باسمان کرد کە غیابێکی گەورەیە لە سیاسەتی کولتوری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار تۆ دەتوانی کاری دەیان ڕۆمان و کاری دەیان چیرۆک بکەیت لە ڕاستیدا ئێمە ئەو قەزیە گەورانەی کە هەمان بۆ لە مێژوی خۆمان بۆ نمونە وەک جەنابەت باست کرد ئەنفال قەزیەیەکە کە دەکرێت لە ڕێگای ئەدەبەوە لە ڕێگای سینەماوە لە ڕێگای شانۆوە تعبیری لێ بکەین بەشێک لە ئازارەکانی خۆمان بنوێنین و کەمی بکەینەوە و بەشێکشی بکەین بە مۆزوعێک بۆ ئەوەی کە یعنی ڕەوایی خۆمان وەکو میلەتێک کە ژێرە دەستە بوون و مافی خۆمانە کە ڕزگار و ئازاد بین بە جیهان بسەلمێنین ئەوە لە ڕێگای سینەماوە دەکرێت بۆیە ئەگەر بۆ نمونە سینەما و فیلم دروستکردن ببێتە بابەتێکی هەرەسەرەکی لە سیاسەتی کولتوری ئەو کات ئێمە دەبین بە خاوەن ڕۆیایەک لە کۆمەڵی خۆمان کە ئەو ڕۆیایە هەم خۆمان بە خۆمان دەناسێنێتەوە و هەم ئێمە بە جیهان دەناسێن من جارێک لە شوێنێک پرسیاریان لێکردم ئایا ئەدەبی کوردی دەرەقەتی تعبیرکردن لە ئازارەکانی کورد هاتووە ئەمن وەڵامێکی سادە بوو گوتم ئەوەی ڕاستی بێت ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتێکی بچووک نییە ئازارەکانی ئێمە زۆر گەورن و زۆر جار ئێمە دەرەقەتیان نەهاتوین کە تعبیریان لێ بکەین بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە چونکە ئازارەکانمان گەورەیە فەرامۆشیان بکەین بە پێچەوانە من پێم وایە ڕاستە و کارە ساتانە زەرەر و خەساری گەورە بوون بۆ نەتەوەی ئێمە مێژوویەکی تاڵیان بۆ ئێمە دروست کردو بەڵام ئێستا ئێمە دەبێت وەکو دەرفەتێک چاویان لێ بکەین بۆ ئەوەی کە لە ڕێگای بە کولتورکردنی ناساندنی ئازارەکان و کارە ساتەکانمان یەک لەوان ئەنفال یەک لەوان هەڵەبجا یعنی وا بکەین کە بڵین ئێمە مرۆڤێک بووین کۆمەڵێک بووین نەتەوەیەک بووین کە خاوەنی ڕەسەنایەتی خۆمان بووین خاوەنی ژیانی خۆمان بووین و ئێستاش هەر خاوەنی خاکی خۆمانین بەڵام ئەوە داگیرکەران و ناحەزان بوون کە ویستویانە ئێمە لەبین ببن بە کورتی بڵێم کاک سەربەست لە ڕاستیدا مەسەلەی کولتور مەسەلەیەک نییە کە تەنها بڵین ئێمە پێویستمان پێیەتی بۆ ئەوەی کە با بڵین فکری خۆمان یا هزری خۆمان بە جیهان بناسیێنین بەڵکو مەسەلەیەکە کە دەگەڕێتەوە سەر چارەنووسی نەتەوەیمان دەگەڕێتەوە سەر چارەنووسی نیشتمانیمان بەبێ کولتوری ڕەسەن بەبێ گەشەکردنی کولتور تۆ ناتوانانی خاوەنی نیشتمانێکی ئاوادان بی ناتوانانی خاوەنی نیشتمانێک بی کە با بڵین ڕۆیای پەیوەندی لەگەڵ هەموو جیهانی هەبێ بۆیە کوردستان بۆ ئەوەی کە سنوورەکانی خۆی بەڕووی دنیادا بکاتەوە تەنها لە ڕێگای دیپلۆماسی سیاسیەوە نییە بەڵکو لە ڕێگای دیپلۆماسی کولتوریەوەیە کە ئەو دیپلۆماسی کولتوریەش تەنها کاتێک سەردەگرێت کە تۆ خاوەنی سیاسەتی کولتوری و گەشەکردنی کولتوری بی ئوستاز لەو بابەتی کە باسی وت کرد کە ئێمە چۆن ئەدەبیاتی کوردی توانایەوەی هەیە ژانەکانی ئەم میلەتە بەرجەستە بکە پێم خۆشە لەوەی کە زۆر جار کاڵێن با بگەڕێنەوە بۆ پاشخانی بۆ نمونە کولتوری و ئەدەبی و هونەری کوردی و هەندێک ڕەنگە ڕخنە هەبێت لەبارەی ئەوەی کە ڕەنگە ئێمە لەناو دنیای کلاسیکە ئەدەبیاتێکی ئەوەندە باڵامان نەبێت کە بۆ جۆرەی کە ئێمە بۆی بگەڕێنەوە یان وەکو میلەتانی تر بۆچوون تۆ چێ لەوەی کە ئێمە خاوەنی پاشخانێکی مێژووی ئەدەبی ئەوەندە بەهێزین کە بگەڕێنەوە بۆی شانازی پێوە بکەین بتوانین شتی تازەی لێ هەڵڕێنجێنین بەبێگومان بەشێک لە سیاسەتی کولتوری لە ڕوانگەی منەوە تەنها ئەوە نییە کە ئێمە ڕۆیەکمان بۆ داهاتوو هەبێ ئەوە هەر زۆر پێویستە قەیناکە بەڵام بەشێک لەو سیاسەتە کولتوریە خۆی دەبێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕەگ و ڕیشانەی کە لە مێژووی ئێمە لە ئەدەبی ئێمە و لە هونەری ئێمە هەبووە
بۆ نمونە ئێمە خاوەنی ئەدەبێکی دەوڵەمەندین بە ناوی ئەدەبی فولکلۆری کوردی، ئەدەبی زارەکی کوردی. ئەوە بێزگەلەوەی کە ئێمە خاوەنی ئەدەبێکی دەوڵەمەندین بە ناوی ئەدەبی کلاسیکی کوردیش. لە ئەدەبی فولکلۆری کوردیدا تۆ جاری وایە جوانترین تعبیری ئینسانی دەبینی بۆ پەیوەندیەکی، بۆ نمونە پەیوەندیەکی ئاشقانەی نێوان لاس و خەزاڵ. تۆ لە ئەدەبی کلاسیکدا کۆمەڵێک شاعرت هەیە کە جوانترین گوتارەکانی ژیانی مرۆڤایەتی کە تا ئێستاش ڕەواییان هەیە و بە کەڵکی ئێمە دێ لە شعرەکاندا دەبینیتەوە. گوتاری لێبوردەیی، گوتاری ژیان خۆشەویستی، گوتاری ئاژەڵ خۆشەویستی لە شعرەکانی نالی، لە شعرەکانی مەحوی، گوتاری نیشتمان پەروەری لە شعری خانی، گوتاری یعنی خۆشەویستی بۆ خاکی خۆل لە شعری حاجی قادری کۆیی. ئەمانە ڕەگوڕیشەی مێژووی ئێمن، ئەوانە نەریتی دروست و نەریتی باشی ئێمن لە ڕابردوودا. ئێمە دەبێت ئەو نەریتە زیندوو بکەینەوە. زیندووکردنەوەی ئەو نەریتە کاتێک ئیمکانی هەیە کە تۆ خوێندنەوەی بۆ بکەی، کە تۆ نالی و مەحوی و مەلا مستەفای بێسارانی و مەولەوی تاوەگۆزی وەدەنگ بێنی، شیکردنەوەیان لەسەر بکەی، لە زانکۆکاندا بەڕاستی بەوانە بیانڵیتەوە. قوتابی قوتابخانەکانی ئێمە بکەی بە عاشقی شعری نالی و مەحوی، نەک تەنها بۆی کە لەبەری بکەن و دەرەجەیەکی پێبێنن. و ئەو کاتە کە تۆ ئەو ڕەگەڕیشەی خۆت ناساند و وەدەنگت هێنا، دەیکێ کەرەسەی گەشەکردنی کولتوری خۆت، دەیکێ پلانێک بۆ گەشەکردنی کولتوری وڵاتێک کە لە ڕاستیدا خۆی خاوەنی کولتورە. ئێمە وەکو نەتەوەی کورد بە بێگومان خاوەنی کولتورین، بە بێگومان خاوەنی کولتورێکی ڕەسەنین. بەڵام ئەو کولتورە ڕەسەنە ئەگە بە پرژوو بڵاوی هەبێت، ئەگەر دەستی بۆ نەبین، وەکو ئەوەیە کە تۆ گەنجێکت لە ژێر عەرز شار بێتەوە، بەڵام دڵت نەیە ئەو گەنجە لە ژێر عەرز دەتبێنی و خۆتی پێدەوڵەمەند بکەی یا بڵێ کە من خاوەنی ئەو گەنجەم. ئێمە ئەو گەنجەمان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا گەڕانەوەی ڕوود تەنها بۆ ڕابردوو کافی نییە. ئێمە ئەوڕۆ لە دنیایەکی مۆدێرندا دەژین، لە ژیانێکدا دەژین کە ڕۆژانە دەگۆڕێ، لە جیهانێکدا دەژین کە ئێستا جیهانی با بڵێن دیجیتاڵە. پێویستمان بۆیە ڕوانی نوێشمان هەبێ، ڕۆیای نوێشمان هەبێ، گوتارە باشەکانی نەریتی خۆمان و سنەتی خۆمان و ترادسیۆنی خۆمان وەربگرین، بەڵام متوربەی بکەین بە ئەو شتانەی کە مۆدێرنن. متوربەی بکەین بۆ نمونە تۆ ئەوڕۆ لەوانەیە چیتر پێویست نەکاوەکو نالی غەزەل بنووسی، پێویستە وەکو شێرزاد حەسەن و جاندۆز ڕۆمان بنووسی، بۆ چونکە سەردەمەکە تعبیرەکە جیاوازە و هەردووکیشیان کاراییان هەیە بۆ کولتوری ئێمە. جا لەبەر ئەوەیە کە سیاسەتی کولتوری لە ڕاستیدا لاقێکی لە نێو نەریتی خۆماندایە و لاقێکشی لە نێو جیهانی تازە و جیهانی مۆدێرندایە. دەبێت هەردوو لای لەبەر چاو بگری و لەسەر ئەساسی ئەو با بڵێن واقعانەی کۆمەڵی خۆمان ئەو سیاسەتی کولتوریە دابڕێژی. کاکەم خاڵق وڵا دەست خۆش بێ، گفتوگۆکەمان گەرم و گوڕاوە، شایەنیەوەیە کە لە زۆر گۆشەی دیکەوە تەماشای بکەین. بەشی یەکەمی بەرنامەکە کۆتایی هاتووە، لە بەشی دووەمە هەوڵەین درێژە بە گفتوگۆکە بین و خزمەتێکی زیاترین بارە بکەین. سپاس مامەدەبوون جەنابەت. سەرچاوم کاک سەربەست. ئەزیزان، بەشی یەکەمی بەرنامەی ڕاوا لەبارەی بایەخی سیاسەتی کولتوری لە کوردستان کۆتایی هات. لە بەشی دووەمی بەرنامەکە بەردەوامە بین و ئەم گفتوگۆیە درێژەیە بێ هەر لەگەڵ مامۆستای بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر عەبدولخالق یاقوبی. تا دیدار، خواتان لەگەڵ.